ئێستا لەلایەن هونەرمەندی ناسراوی نەتەوەکەمان کاک ڕەشیدی فەیزی نژاد سرودی ئەیڕەقی پێشکەش دەکرێت. تکایە با بفەرمون. نایشکێنێ دانەی تۆپی زەمان نایشکێنێ دانەی تۆپی زەمان کەس نەڵێ کورد مردووە کەس نەڵێ کورد مردووە کۆر زیندووە زیندووە قەت نانەوێ ئاڵاکەمان زیندووە قەت نانەوێ ئاڵاکەمان قەومی کورد هەست تا ئێستا پێوەک دلێن تا بەخوێ نەخشی بکە تاجی ژیان تا بەخوێ نەخشی بکە تاجی ژیان کەس نەڵێ کورد مردووە کەس نەڵێ کورد مردووە کۆر زیندووە زیندووە قەت نانەوێ ئاڵاکەمان زیندووە قەت نانەوێ ئاڵاکەمان ئێمە ڕۆڵەی ڕەنگی سوور و شۆڕەشین سەیری کە خوێناویە ڕابردوومان سەیری کە خوێناویە ڕابردوومان کەس نەڵێ کورد مردووە کەس نەڵێ کورد مردووە کۆر زیندووە زیندووە قەت نانەوێ ئاڵاکەمان زیندووە قەت نانەوێ ئاڵاکەمان قەومی کورد هەست تا یەبسە پێوەک دلێن تا بەخوێ نەخشی بکە تاجی ژیان تا بەخوێ نەخشی بکە تاجی ژیان کەس نەڵێ کورد مردووە کەس نەڵێ کورد مردووە کۆر زیندووە زیندووە قەت نانەوێ ئاڵاکەمان زیندووە قەت نانەوێ ئاڵاکەمان ئێمە ڕۆڵێ میدیا و کەی خسرەوین دینمان ئایینمان نانیشتمان دینمان ئایینمان نانیشتمان کەس نەڵێ کورد مردووە کەس نەڵێ کورد مردووە کۆر زیندووە زیندووە قەت نانەوێ ئاڵاکەمان زیندووە قەت نانەوێ ئاڵاکەمان لاوی کوردی حاضر و ئامادەیە جان فدایە جان فدایە جان فدا جان فدایە جان فدایە جان فدا بۆ ڕێزگرتن لە یاد و بیرەوەری شەهیدانی ڕێگای ڕزگاری کورد و کوردستان و بە تایبەتی شەهیدانی دموکرات و هەروەها گیان بەختکردنی سێ شاخەوانی شاری نەغەدا ساتێک بە بێدەنگی ڕادەوەستی. ڕۆحیان شاد و ڕێگایان پڕێبوار بێت. لەم بڕگە لە ڕێوڕسمەکەماندا ئێستاش تەبکە گوڵێک لەلایەن کاک فریدونی حوسێنیەوە پێشکەش بە هونەرمەندە گەورەکانی نەتەوەکەمان کاک ڕەشیدی فەیزی نژاد و کاک حەسەن دەرزی دەکرێت با بفەرمون تکایە. قوربان دەکەم. زۆر سپاس. ڕێبەندان ڕێبەندان گەرچی ڕێگەبەندانی گلێنەی چاوی گەلی کوردانی لە ناو مانگدا جوان و ڕووسووری
لە تۆدا کرا جەژنی جمهوری. ئامادەبوانی بەڕێز میوانە خۆشەویستەکان، ئەندامان و لایەنگرانی حیزبی دموکراتی کوردستانی ئێران لەلایەن کۆمیتەی سوئیسی حیزبی دموکراتی کوردستانەوە پڕ بەدڵ بەخێرهاتنی ئێوەی بەڕێز دەکەین. 78 ساڵ لەمەوبەر لە شاری مەهاباد بۆ یەکەم جار لە مێژووی ڕزگاری خوازی نەتەوەکەماندا حیزبی دموکراتی کوردستانی ئێران بە سەرۆکایەتی پێشەوا قازی محەممەد کۆماری کوردستانی دامەزراند. ئێستاش دوای زیاتر لە 7 دەیە لەو دەستکەوتە مێژوویە لە دەوری یەک کۆبووینەتەوە بۆ ئەوەی یادێک لەو ڕۆژە نەتەوەیە بکەینەوە. هەر بەم بۆنەیەوە پەیامی کۆمیتەی سوئیسی حیزبی دموکراتی کوردستانی ئێران لەلایەن خاتوو چیمەن باران میرزاوە پێشکەش دەکرێت. تکایە با بفەرمن بۆ پێشکەشکردنی پەیامەکە. نێونەری حیزب و لایەنە سیاسیەکان، هاوڕێیان و میوانە بەڕێزەکان، لەلایەن کۆمیتەی سوئیسی حیزبی دموکراتی کوردستانی ئێرانەوە بە خێراتنی هەموو لایەکتان دەکەین بۆ ڕێو ڕسمی 78مین ساڵۆگەری پرشەنگداری ڕۆژی مێژووی گەلەکەمان واتە 2 ڕێبەندان ساڵڕۆژی دامەزرانی یەکەم کۆماری کوردی. بەڕێزان، 78 ساڵ بەسەر 2 ڕێبەندانی ساڵی 1324 هەتاویدا تێدەپەڕێت، ڕووداوێک کە بوو بە ڕۆژێکی مێژووی بۆ گەلی کورد. لەم ڕۆژە مێژوویەدا بوو کە پێشەوای نەمر قازی محەممەد بە یارمەتی هاوڕێ و هاوبیرانی لە چوارچرای شاری مەهاباد کۆماری کوردستانی ڕاگەیان. شانازەکانی کۆماری کوردستان لە ماوەی 11 مانگی تەمەندا ئەوەندە پڕبایەخ بوون کە ئێستاش لە هەر 4 پارچەی داگیرکراوی کوردستان و کوردانی دەرەوەی وڵات ئەو سنوورانەشەوە گرتوتەوە. کۆماری کوردستان یەکەم دەسەڵاتی مۆدێرنی خۆبەڕێوەبردنی کوردی و نێوی پیرۆزی پێشمەرگە و ئاڵای کوردستان و سرودی نەتەوایەتی ئەیڕەقیب شانازی پێوە دەکرێت. هەرچەند کۆماری کوردستان دوای تەمەنی کورتی 11 مانگە بە هێرشی نیزامی ڕێژیمی پاشایەتی بۆ کوردستان کۆتایی پێهێنرا و سەرۆک کۆماری کوردستان پێشەوا قازی محەممەد بە تاوانی بەدیهێنانی ئارەزوویەکی لە مێژینەی نەتەوەی کورد لە سێدارەدرا، بەڵام کۆمار لە بیر و زێنی هەموو ئینسانێکی ئازادیخواز و مافویستا بە زیندوی ماوە و ڕەوتی خەباتی دەیان ساڵەی خەڵکی کوردستاندا ئامانجەکانی کۆماری کوردستان و هەموو تێکۆشەرانی ڕێگای ڕزگاری نیشتیمانە. حیزبی دموکراتی کوردستانی ئێران وەک هەمیشە بە گرێدان و بەستنی ڕاستەقینەی خەبات لە نێوخۆی وڵاتش بە دەسەڵاتی کۆماری ئیسلامی هەوڵدان بۆ پێکێنانی یەکێتی و یەکگرتووی نێوان پێکهاتەکانی جیاوازەکان، کارکردن بۆ دروستکردنی هاوهەڵوێستی نێوان ئۆپۆزیسیۆنەکان، پێشکەوتخوازی کورد و ئێران لە نێوخۆ و دەرەوەی وڵات لە پێگای دامەزرێنەری کۆماری کوردستان و میراتگری ئەو دۆستکەوتە مێژوویە نەتەوەیەدایە. وەک هەمیشە خۆی بەدیهێنانی ئامانجەکانی کۆماری کوردستان و بەردەوامی بەرینی بزوتنەوەی کۆماری کوردستان بەرپرسیار دەزانێت. لە یادی 78 ساڵەی ڕاگەیانی کۆماری کوردستاندا وێڕای پیرۆزبایی لە کۆمەڵانی خەڵکی کوردستان و سەرجەم مافخوازی ڕێگای ڕزگاری ئێران و کوردستان سڵاو دەنێرین بۆ دامەزرێرەی کۆماری کوردستان لەسەرەوەی هەموانەوە شەهید پێشەوا قازی محەممەد و حیزب و دامەزرێرەی کۆمار باتە حیزبی دموکراتی کوردستانی ئێران لەگەڵ ڕێزمان کۆمیتەی سوئیسی حیزبی دموکراتی کوردستانی ئێران. زۆر بەخێر بێن پیرۆزە. سڵاو ڕێزمانەیە لە خزمەت هەموو بینەرانی کورد کاناڵ لە ڕۆژی 2 ڕێبەندان لەم ڕۆژە پیرۆزەدا لە خزمەت میێوانێکی ئازیز داین. کاک حەسەن کە وەکو پەنابەرێکی ڕۆژهەڵات وەکو ئەندامێکی حزبی دموکراتی کوردستان ئێران لە ماوەی ئەو سەفەرە دوور و درێژەی لە نیشتیمانەوە تاک و تاراوگە توانیوێتی لەو ماوەدا 3 دانە کتێب بە چاپ بگەێنێت. لەم ڕۆژەدا بڕیاری داوە و 3 کتێبە پێشکەش بە کتێبخانەی حزبی بکاتێمە وەکو خۆمان دەستخۆشی لێ دەکەین و زۆر سپاسی دەکەین. ئێستاش لە خزمەت بەڕێزیان داین چەند پرسیارێک ئاراستەی بەڕێزیانەکەین. تکایە ئەگەر بکرێت بە کورتی جوابی پرسیارەکانم دەیتەوە کاک حەسەنگیان. زۆر بەخێر بێ. زۆر سپاس. ئێوەش بەخێر بێن تەلەڤیزیۆنی کورد کاناڵ سپاسان دەکەم بە ئەمنیش ئەو ڕۆژە گرینگە
ڕۆژی دوی ڕێبەندان پیرۆزبایی دەکەم لە گشت خەڵکی جەماوەری کوردستان و هەر چوار پارچەی کوردستان و ئەوڕۆ بە بەختەوەرم کە توانیم لە خزمەت ئێوەی خۆشەویست و تەلەڤیزیۆنی کورد کاناڵدا بم لە خزمەتاندامە. زۆر سپاس کاک حەسەنگیان چەند پرسیارمان لە بەڕێستان هەیە بۆچی بڕیارتاندا کتێب بنووسن و ئایا پێشتر کتێبتان نووسیوە؟ بەڵێ سوالێکی زۆر جوان بوو ئەم پێشتر کتێبم نەنووسی بوو و هیچ وەختیش بیرم لەوەی نەکرد بوو کە بتوانم کتێب بنووسم. ئەمە مناڵشی 7 ساڵانم پێ بوو کە لە ناز و نیعمەتی دایکی بەدوور بوو وەکو هەزاران مناڵی دیکەی ناو ڕۆژهەڵات کە تووشی دەربەدەری و ڕۆیشتن لە وڵاتانی دەراوسەوی یا غەریب وڵاتی بوون. ئەو مناڵە لە تەمەنی 7 ساڵە ژێرا لە دایکی بەدوور بوو و زۆر نەهامەتی کێشەوە. ئەمیش ئەو سەختیانەی کە لە ڕێگا دیتم و هەموو دەنی و خاطراتی خۆمدا بیرەوەری خۆمدا نووسی بووە هەمویستم بنی و کتێب دەری بێنم کە دنیا بزانێت لە ناو ڕۆژهەڵاتی مەچە دەگوزارێ حتا ڕەحم بە مناڵێکی 7 ساڵە نەکرا کە بتوانێت لە باوەشی دایکی خۆیدا بێت. بۆیش بڕیارمدا کە ئەو کتێبە بنووسرێت و ئەو کەسانی کە نووسون و پاشگویان خستەوە ئەو کەسانی کە بخۆیان بە ئینوانی حافزانی مدافعی حقوقی بەشەر دەزانێت نەتەوەی گرتوەکان و زۆرێک لە سیاسیان کە فقط لە پشت تریبوونەوە قسەکانیان زلن بتوانن دەنجی ئەو مناڵە ببیستنەوە و کتێبە بێتە هۆی ئەوەی کە چارەسەری زۆرێک لە مناڵانی ناو ڕۆژهەڵات و بە تایبەت چوار پارچەی کوردستان ببێت. زۆر سپاس سیوایتە من درێژ بۆ کوڕە جوانەکە دەخوازیین هەروەها پرسیاری دوومانەوەی ئایا نووسینی سێ کتێب بەڕاستی لەو شەرایەتەدا زۆر ئەستەم نەبوو لە حاڵێکدا ئەو منداڵت من 7 ساڵان دوور لە دایکی لەگەڵ جەنابتا بوو؟ بەری وڵای بە زەحمەت بوو ئەم خۆمە 3 ساڵ بوو خەریکی نووسینی و سێ کتێبانە بووم. بەڵام هەر لەو کەمپێ بۆ کەمپی لەو خێمەی بۆ خێمەی لە بەر سەرما لە بەرگەرما و برسیەتی و هەموو شتێک و ئەو مناڵش بوو خۆی لە باوشی دایکی بەدوور بوو لە باوشی خوشکی بەدوور بوو. ئەم دەبا سەرەتا هەم بووی ببان بە دایک هەم ببان بە خوشک و جولا لەوەش لە ناخۆشەکانی ناو کەمپەکە بوویش هەمیشە سایم دەکرد ئەو مناڵە کاتێک کە نووست ئەو وەختم بتوانم بە مەغزێکی باشەوە بە هۆشێکی باشەوە بتوانم ترتیباتی خۆم بێن بخەمە ناو موبایلەوە متاسفانە هیچ گونە ئیمکاناتێکی ئەو تۆشم نەبوو وەکو بڵین کامپیوتەر یا ئەمرازی کە بتوانم شتەکانی دڵی خۆم بخەمە ناو کتێب. بۆیش هەر ئەو سێ کتێبم تەنها توانی و بە موبایل بنووسم و خۆشم بەبەختەوە دەزانم کە ئەوڕۆ ئەو سێ کتێبم بە ئامانج گەشتن و لەو ڕۆژە گەورە و مەزنە و پیرۆزەدا بتوانم ئەو سێ کتێبە بتوانم بە ئینوانی هدیە بدەم بە کتێبخانەی حیزبی دموکراتی کوردستانی ئێران. جارێکی تر زۆر سپاس لێکن بەڕاستی ئەوە دەتوانین بڵێن هیچ شتێک نابێ بە بربەست لەبەرەوەی کە ئینسان بتوانێت توانایەکانی خۆی دەربخات. ئارەزووی زۆر لە خوێنەران بۆ کتێب بەڕاستی ئەوە دێنێتە بەردەم کە تۆ هەوڵ بدەی ئەو کتێبانە بە هەر شێوەیەکەیە دەست بخەی. ئایا جەناب دەتوانی بۆ خوێنەران بڵێ کە ئەو کتێبانان چۆن دەست دەکەوێت؟ بەڵا پێشەچی پێش سوالەکەتان زۆر جوان بوو. پێشەوی ویستم لێرەدا لە ناو تەلەڤیزیۆنی کورد کاناڵەوە تەشەکر و سپاس لە چەند هاوڕێژی بەڕزم کەم کە قەهەن لە ڕۆژی ئەڤڵ لە سەرەتا ئەڤڵی کارەکانمدا هاوڕێ و هاودەمیم بوون و یارمەتیان داوم. ئەگەر ئیجازە بدەن ئەمن پێم خۆشە ناوی ئەو چەند بەڕزەی بێنم و لەو ڕۆژە گەورەیدا ئەمن سپاس و قەدردانی لەو خۆشەویستانە بکەم. یەکەمیان کتێبخانەی چلنەوە بووک بە سەرپەرستی کاک شارۆخ کە واقعان زۆری زەحمەت کێشا کە توانی ئەو کچێک کتێبانم بە ئامانج بگێنم. ئاغای تاهیریە کە لە وڵاتی بێلژیک ژیان دەکات کاکشوان تاهیری کە واقعان بێدونی بێەوەی کە چاوی لە شتێک بێ یاوانێک بیت ئەوانێکی شەبانە ڕووزی بە شەو ڕۆژەوە یارمەتی دام کە و ئەو کتێبخانەی چلنەوە بووقی بێ ناساندم. پەپولە خانم پەپولە یوسفی کە لە باشووری کوردستانە و تەڕاعی ئەو سەربەرگانی کتێبمە واقعان زۆر جوان بوو کارەکەی دەزاینەکەی زۆر جوان بووە. لێرە دەستخۆشی لەو خوشکە بەڕێزەشمان دەکەین و کامیلی ئازەرونیش کە لە وڵاتی بلژیکەوە هەمیشە غەمخۆری ئەو کاری من بووە. زۆر سپاسیش دەکەم و تەشەکوری لێ دەکەم کە ئەتا ئەوڕۆ توانیویانە یارمەتیم بدەن کە بە ئامانج بگات ئەو سێ کتێبم. ئەو سێ کتێبم لە ئوروپا بە چاپ گەیشتووە لە کتێبخانەی چلنەوە بووک لە سەرپەرستی کاک شارۆخ و ئەو کەسانێک کە بیان هەوێت ئەو کتێبە پەیدا بکەن دەتوانن بچنە دەناو سایتی چلنەوە بووک. کتێبەکانی من بەس نێوی سێ کتێبی چەند بە فارسیە بە نێوی کتێبی هەمچۆن دۆرنایە سفید. کتێبی دووەمم کە ئیدامەی ئەو کتێبەی بوو بە نێوی پەنابەری ژووری کا ١04
کە تایبەتە بە تەواوی وڵاتی یونان و کتێبی سێومیشم تایبەتە بە ژیان لە وڵاتی سوئیسرا. ئەلبەتە پێشتیش ئەوەی بڵم کتێبی ئەڤەڵم زۆر گرینگە چون تایبەتە بە بۆمبارانی دوو ڕژیمی دیکتاتۆر وەکو ئێران و عێراق لە سەرەتای مناڵیم یا ئەو کاتێک کە خۆم ببووم بە خۆم بە ئینوانی یەک کۆڵبەر لە شاخ و داخم دەکردوە چیاکان وە تەنها جێگاک کە باوەشی بۆ ئێمە دەکردەوە چیاکان بوون و ئەو جارە واردی کاری سیاسی بووم کە هەموو لە کتێبی ئەڤڵدا ئاماژەی پێکراوە ئەو کەسانەکە بیانەوە کتێبی پەیدا بکەن دەتوانن مراجعە بکەن بە چلونەوە بووک لە ژێر سەرپەرستی کاک شارۆخ لە وڵاتی سوێد. زۆر باشە کاک حەسەن گیان وەکو دوایین پرسیار وەکو کۆتایی جەنابتان چۆن بڕیارتاندا ئەو سێ کتێبەتان پێشکەش بە کتێبخانەی حزبی بکەن ئەگەر بە کورتی زۆر سپاسانە. بەڵە زۆر جوانە ئێمە نەتەوەی ڕۆژهەڵات لەنەوەی قازی محەممەد دەوڵەتی کوردستانی تشکیلدا لە چوارچێوە حیزبی دموکراتی کوردستانی ئێران. حیزبی دموکراتی کوردستانی ئێران حیزبێکی چووکەنیە، حیزبێکی نەتەوەیە و هەمیشە پشتیوانی لە تاکەی ڕۆڵەکانی کوردستان لە هەم لە باشوور هەم لە هەر چوار پاچی کوردستان کردەوە. بۆیش من هەمیشە خۆم بە چووکی ئەو حیزبی دموکراتی کوردستانی ئێران دەزانم و بە ئیفتخاریشی دەزانم کە وەرۆ کتێبەکانم دەسن ناو کتێبخانەی ملی ئەو حیزبە واقعاً حیزبێکی زۆر گەورە و مەزنەوە ئەمیش ئەوڕۆ ئێلام دەکەم کە ئەو کتێبە بە ئیفتخار و شانازیەوە دەدەم بە کتێبخانەی ملی ئەو وڵاتە. ئاوڕیانی زوو خۆشەویست هاتینەوە خزمەتان لە خزمەت ئەندامێکی لە مێژینەی حزبی دموکراتی کوردستانی ئێران لە وڵاتی سوئیس داین. کاک مەجید گیان بە بۆنەی ئەم ڕۆژە پیرۆزەوە چی قسەیەکتان هەیە ئاراستەی بینەرانی کورد کەناڵی بکەین لە خزمەتتان. زۆر سپاس بۆ کورد کاناڵ دوور ڕێبەندان پیرۆزبایی لە حزبی دموکراتی کوردستانی ئێرانی دەکەم. سڵاو لە هێزی پێشمەرگە، سڵاو لە بنەماڵەی شەهیدەکان، پیرۆزبایی لە گەلی کورد بە تەواویکشی دەکەم. زۆر سپاس بۆ ئێوە و دەستان خۆش بێە. بینەرانی خۆشەویستی کورد کاناڵ هاتینەوە خزمەتان ئەمجار لە خزمەتی کوردێکی خۆشەویست برایەکی ئازیزمان لە ڕۆژاوای کوردستانەوەن کە ئەمڕۆ بەشداری مەراسمی دوی ڕێبەندان ساڵوەگەڕی کۆماری کوردستانین. پێمان خۆش بوو لە زاری ئەم ئەزیزەوە پیرۆزبایی خۆی بەبوونەی ئەم دوو ڕۆژە پیرۆزەوە ئاراستەی ئێوەی ئازیز و خۆشەویست کات. ئێوار باش من خەڵکی عەفرینە خەڵکی ڕۆژاوای کوردستانم ناوی من مەغدادە ئەم هەڤروکە هاتنە بۆ کۆماری کوردستان موهەباتێ. سلااو و ڕێزێ من چار پەرچەی کوردستانڕە ئەمێ ببن یەک ئیشاڵڵا ئەمێ وڵاتی خۆ ئاوا بکەن. سلااو و ڕێزێ من لێ چەپەرێت دژمنادان سلااو و ڕێزێ من ji bo çar perçê Kurdistanê lê heps û zindanan lê serê çiyara îşallah em ê bibin yek. پیرۆزبایی دوی ڕێبەندان لە هەموو کوردێکی پیرۆز دەکەم و لە هەموو پێشمەرگە و پێشمەرقی قارەمان و حایلەیدا شەهیدان. زۆر سپاس. پێشەکەی سڵاو و ڕێز بۆ ئەم ڕۆژە مێژوویە و هەروەها بۆ پێگەێنەران و بەڕێوەبەرانی ئەم مەناسبەتە. پیرۆزبایەکەم لە خەڵکی کوردستان بەگشتی و هەروەها لە ئەندامان و پێشمەرگە خۆشەویستەکانمان لە کوردستان بە تایبەتی. ئەمڕۆ ڕۆژی ناسنامەی ملەتی کوردە. ئەمڕۆ ڕۆژێکە کە ئێمە هەست بە بەڕێوەبەری خۆەکەین، بە دەسەڵاتی خۆەکەین، هەست بەوەکەین کە کیانی خۆمانمان هەیە، هەست بەوەکەین کە لەژێر چەپۆکەی زڵم و ستەمی داگیرکەران دەرچوین. هەر بۆیە ئەم ڕۆژە ڕۆژێکە کە ناسنامەی ملەتی کوردی تیا دیاری کراوە و هەروەها ئەگەر بینە سەر باسی دامەزراندنی کۆمار ئەبێ باسێکی لە شەهید پێشەوە قازی محەممەدی نەمر بکەین کە هەر کاتێک ناوی پێشەوا بێتە کایەوە باسی ملەتی کورد تێتە سەر زمانان. هیچ هەموو شەخصێتێک ناتوانێت ئاوەها ببێتە نمادێک و ببێتە سۆنبولێک کە ملەتەکەی بە ناوی ئەوە مەترح بێ. بەڵام قازی محەممەد ئەو شخصیەتە بوو کە کاتێک ناوی ئەو تێ ناوی ملەتی کورد هەموو تەکەوتە سەر زمانان و تێتە سەر زێهنی ئینسان. من لەم ڕۆژە مێژوویە یادێکی پیرۆز، یادێکی مەزن لە شەید پێشەوە و هەروەها کۆماری کوردستانی مەزنەکەمەوە. پیرۆز بێ لە هەموو لایەکمان. هیوادارم بە خۆشی و بە سەربەرزی مەراسمەتەکەمان بۆینە ڕێوە. دەستخۆشی لە کمیتەی سویسەکەم کە
کە بە ئەو پەڕی ماندووبوونەوە هەوڵیان داوە ئەو مناسبەتە ئەو بۆنەیە ڕێک بخەن و بیبەن بەڕێوە دیسان دەستخۆشیتان لەکەم و سپاس بۆیەوە. بەڵێ پیرۆزبایی دەکەم جێژنی دوو ڕێبەندان لە تەواوی خەڵکی کوردستان پیرۆز بێ ئەو ڕۆژە هەر لە شادی خۆشیدا بن ئینشەڵا بە هیوای سەرکەوتنێکی کوردستانێکی خۆمان بۆ هەموو کورد و کوردەواری. سڵاو ڕێز من پیرۆزبایی دوی ڕێبەندانەکەم لە هەموو گەلی کورد زۆر خۆشحاڵین ئەمڕۆ هەمومان پێکەوەین هەر بژی کورد هەر بژی کوردستان. سڵاو ڕێز و عومرت بۆ هەموو خۆشەویستان پیرۆزبایی خۆم بۆ ڕۆژی دوی ڕێبەندان لە کۆماری کوردستانی دەکەم لە بنەماڵی سەربەرزی شەهیدان و هەر چوار پارچەی کوردستان هیوادارم ساڵێکی داهاتوو ساڵێک بێکە ئەمە بە دووربین لەو جمهوری ئیسلامی و ئازادیەکی تەواو بۆ کوردستان پێک بێنین بە هیوای ئەو ڕۆژەی کە زیندانیانی سیاسی هەموو ئازاد بن و زۆر دڵخۆشم بەو کۆبوونەوانە ئینشەڵا هەمیشە بەردەوام بێ ئەو کۆبوونەوانە بۆەوەی کە جوانتر ئەندامەکە هەموو یەکتر بناسن و هەموو چوار پارچەی کوردستان یەک ڕاکۆبینەوە. زۆر سپاس لێەوە و دەستخۆشتان لێ دەکەم. پیرۆز بە دوو ڕێبەندان لە هەموو کوردەکان زۆر سپاس. زۆر سپاس بۆ بەڕێزیشتان لە خزمەت لاوێکی بە دەنگ و ڕەنگ لاوێک کە توانیوێتی بەڕاستی لەم وڵاتە بێت بەمای شانازی بۆ ئێمەی کورد لاوێک کە توانیوێتی وەکو یەکەم لاوی کورد لە وڵاتی سوئیسا دەورەی فڕۆکەوانی کۆتایی پێبێنێت خاتو ئارەزوو ئەلیاسی کە لەوانەیە لە ڕاگەیەندەکان ناو دەنگتان بیست بێت خاتونێکی خۆشەویست دەیەوێت پیرۆزبایی خۆی بە بۆنەی دوی ڕێبەندانەوە پێشکەش بە ئێوەی ئازیز بکات. زۆر سپاس بە بۆنەی دوی ڕێبەندان پیرۆزبایی خۆم لە هەر چوار پاشای کوردستان دەکەم. دوی ڕێبەندان پیرۆز بێ لەسەر لە هەموو کادر و پێشمەرکانی حیزبی دموکراتی کوردستانی لە کۆمەڵانی خەڵکی کوردستان و لە زندانیانی سیاسی و لە هەموو تێکۆشەرەکانی حیزبی دموکراتی کوردستانی ئێران. زۆر سپاس کاکڕان. بەڵێ دوو ڕێبەندان پیرۆز بێت لە گەلی کورد دوایش لە پێشمەرگە دیێرینەکان لە کەمەندامەکان لە بنەماڵی سەربەزی شەهیدان. زۆر سپاس دەستان خۆش بێت. مەهاباد ئەی مەهاباد ئەیلانەی شێرانم مەهاباد ئەیلانەی شێرانم یادی تۆ ئاگری چاو ئەدا بە گیانم مەهاباد دۆنێ بوو 10 میلیۆن گەلی کورد بەرەو تۆ دەوەستان سوژدەیان بۆ دەبێت قیبلەگەی هیوا بووی و سەنگەری ئازادی شەبەت بووی بۆ شەوی تاریکی بێدادی. لەم بەشە لە ڕێوەستەکەمەدا داوا لە کۆرجێر دکتۆر محەممەد حسێنزادە دکتۆرای پەیوەندێن و دەوڵەتیەکان دەکەین بۆ پێشکەشکردنی کۆڵەکە تکایە بافر. بەخێر بێن سەرچاو ئێوارەتان باش زۆر سپاسی هاوڕێیانی کۆمیتەی حزبی دموکرات لە وڵاتی سوئیس دەکەم کە ئەو شانازیانە بە منداوە بانگێشتیان کردم بۆم بەرنامە شانازیەکی گەورەیە. منێ سەرەتا ساڵ یادی دامەزراندنی کۆماری کوردستان بە پێشەوایەتی بە ڕابەرایەتی پێشەوا قازی محەممەد پیرۆزبایی یەکەم پیرۆز بێ لە ئێوە و لە هەموو گەلی کورد. دیارە هاوڕێیانی کۆمیتە منیان سەرپشت کردبوو لەوەی کە چ باسێک هەڵبژێرم. من ئیمڕۆ باسی ڕۆژ ناکەم باسی ڕەنگە ناوەڕۆکی خودی کۆماری کوردستانیش نەکەم کە ئەوەی چ کارێکی کردووە و چ کارهایەکی لەو زەمەنە ئەنجام داوە. من بە باشترم زانی کە باسی بەستێنێکی نێودەوڵەتی و بەستێنێکی ناوچەیی کە کۆماری کوردستان دوای ئەوە بنیاد نراوە یعنی قۆناغێکی 25 ساڵە تا 30 ساڵە لە شەڕی جیهانی یەکەمەوە تا کۆتایی شەڕی جیهانی دووەم باسی لێ بکەم. پێم وایە کە بەبێ لێکدانەوەی بەستێنی نێودەوڵەتی و بەستێنی ناوچەیی لێگەدەمەوە ئەوەیە کە کۆماری کوردستان بخەمە بەستێنێکی کوردستانی. واتر من کۆماری کوردستان لە ڕۆژهەڵات قەتیز ناکەمەوە. دیارە حزبی دموکراتی کوردستان
بنیاتنەری بووە بەڵام بەبێ ئەوەی کە ئێمە لێکدانەوە بۆ دۆخی کوردستان بکەین بۆ شۆڕشەکانی پێشوو بکەین و بەبێ ئەوەی کە ئێمە بزانین لە دۆخی نێودەوڵەتیە چی گوزەراوە و چی ڕوویداوە ناتوانین ڕوونکردنەوەیەکی باشمان لەسەر کۆماری کوردستانە بێت. هەروەها ئامانجێکی تریشم هەیە لەو باسە ئەوەی کە داگیرکەرانی کوردستان بەردەوام بەحس لەوەکەن کە کۆماری کوردستان کۆمارێکی دەستکردە کە زیاتر مەبەستیانەوەیە کە دەستکردی یەکێتی سۆڤیەت بێت. دیارە ئەمە بۆ خۆی تەنزێکی مێژووییە کە وڵاتێک کە بۆ خۆی سنوورەکانی دەستکردی وڵاتانی زلهێزە باس لەوە بکات کە کۆمارێکە کە لەسەر ئیرادەی خەڵکی کوردستان دانراوە و لەسەر خاکی کوردستان دانراوە کۆمارێکی دەستکرد بێت. من یەکێک لە ئەنجامەکانی باسەکەم ئەوەیە کە خۆی کۆماری کوردستان کاردانەوەیەک بووە بە ئەو سنوورە دەستکردانە کە لە نێو پەیماننامە نێودەوڵەتیەکان و بەپێی ئەو نەزمەی دوای شەڕی جەهانی یەکەم بەسەر ناوچە و بەسەر بێژین کوردستان ئاچەسپاوە کۆماری کوردستان کاردانەوەیەک بووە بەوانە. من قۆناغی 1916 تا 1946 خۆی دابەش یەکەم بەسەر سێ قۆناغا قۆناغی یەکەم 1916 تا 1925 ناو ئەنەم قۆناغی پەیماننامە نێودەوڵەتیەکان و چەسپاندنی سنووری وڵاتانی داگیرکەر 1925 تا 1939 قۆناغی گرێبەستە ئیقلیمیەکان و کۆمەڵکوژی و ژینۆسایدی نەتەوەی کورد لە نێوخۆ و 1939 یا 1941 تا 1946 قۆناغی خۆرهەڵات و بنیادنانی کۆمار. بەو پێشەکیۆ من ئەڕۆمە ناو بەحسەکە مەڕۆینە ساڵی 1940 وەگەزانن شەڕی جیهانی یەکەم لە نێوان بەرەی ناوەند و بەرەی هاوپەیمانان لە 1940 هەڵگیرسا. بەرەی هاوپەیمانان بریتی بوون لە رووسیە و فەرانسە و ئینگلیستان و ژاپۆن و دواتر ئیتالیا و ئامریکا کە هاتنە ناو شەڕەکەەوە و بەرەی ناوەندیش بریتی بوون لە ئیمپراتوریەتەکانی عوسمانی و ئالمان و بولغاریا و ئۆتریش مەجارستان. بەم شێوە شەڕ دەستی پێ کرد تا 1916 کە پەیماننامەی سایکس-پیکۆ لە نێوان ڕۆسیە و فەرانسە دیارە بە ڕەزامەندی ڕۆسیە و دواتر ئیتالیا ئیمزا کرا. من کاتێک کە باسی پەیماننامەکانەکەم لەمە بە دوا هەوڵە دەم کە زیاتر ئەو بەشانەی کە پەیوەندی بە کوردە باسی بکەم دەنا هەر یەک لەو پەیماننامانە کە بەحسیانەکەم ینی دایەنەکانی تریژەگرنەوە وەکو ئەرمەنیەکان یا وەکو عەرەبەکان یا تەنانەت یۆنان و ئەمانە بەڵام من باسی کوردەکانەکەم. بەپێی پەیماننامەی سایکس-پیکۆ بڕیار وا بوو کە باشووری کوردستانی ئێستا و سووریە و لوبنان بدرێت بە فەرانسە، بەشی باکووری کوردستان بدرێت بە ڕووسیا، بەشی باشووری عێراق و ئوردن و باقی ناوچەکانی تر لەژێر دەسەڵاتی ئینگلیسا بێت. بەڵام ئەمە دواتر گۆڕانکاری بەسەرا هات کە من باسی یەکەم بۆچی. بەڵام سایکس-پیکۆ وەکو بناغەی بابێژین جیابوونەوەی کوردستان یا دابەشکردنی کوردستان ئێوە لە زێنتانە بێت. لە ساڵی 1970 شۆڕشی بەلشەفیکی یا شۆڕشی مارکسیستی لێنینیستی لە رووسیە سەرهەڵەدات. لەو ساڵا ئەمە چەند کاریگەری گرنگی هەیە. یەکەم ئەوەی کە رووسیە هێزەکانی ئەکشێتەوە سەرباری ئەوەی کە خۆی یەکێک لەوانە بووە کە هۆکاری دەستپێکردنی شەڕی جەهانی بوو، بەڵام پێی وایە ئەوەی تر شەڕی سەرمایەدارەکانە و پێویستە کە سەری یەکتری بخۆن و بە ڕەبتێکی بە دنیای کۆمۆنیستیۆ نییە. ئەمە چەند کاریگەری تری بوو. یەکێک مافی دیاریکردنی چارەنووس لەوە بەدووە هاتە نێو ئەدەبیاتی پەیوەندیە نێودەوڵەتیەکان کە هەتاکو ئێستا کوردیش هەرەگەڕێتەوە بۆ ئەو مافە وەکو سەنەدێک بۆ ئەوەی چارەنووسی خۆی دیاری بکات. و یەکێک لە کاریگەریەکانی تری ئەوە بوو کە پەیماننامەی سایکس-پیکۆی ئاشکرا کرد. ینی پەیماننامەی سایکس-پیکۆ نهێنی بوو، بەڵام ڕۆسیە لەو کاتا کە خۆی لە شەڕ چووە دەرو ئێتر لە پشتی خۆی لە
باکووری کوردستان چاوپۆشی کرد پەیماننامەکەشی یاشکرا کرد و ئەو کاتە عەرەبەکان و کوردزانیان کە چیان بەسەر هاتووە لە ساڵی 1970 وردە دەرکەوت کە ئیتر شەڕ تەواو ئەبێت و هاوپەیمانان سەرەکەون بۆیە کەوتنە ئیمزاکردنی بەیانیە و داڕشتنی نەخشە ڕێگا بۆ دوای شەڕی جیهانی یەکەم ئەوەڵ بەیانیەیە کە درا دەرەوە بەیانیەی چواردەمادەیی ویلسۆن بوو دیارە ئەم بەیانیە بۆ داڕشتنی نەزمی دوای شەڕی جیهانی یەکەم بوو واتە باسی ئازادی بازرگانیە کرد باسی ئازادی کەشتیڕانیە کرد باسی ئەو میکانیزمانیە کرد کە ئیتر شەڕێکی تر وەکو شەڕی جیهانی یەکەم ڕوو نەدات و باسی دوو شتی بوو کە بۆ کورد زۆر گرنگ بوو کورد باسی دیاریکردنی مافی چارەنووس بوو کە لە بەندی 12 هاتبوو و هەتا ئێستەیش کورد ئەوانەی کە سەربەخۆیی خوازن و داوای دەوڵەتەکەن یا ئەگەڕێنەوە بۆ ئەو بەیانیە بۆ مادەی بێژین بەیانیە چواردە مادەی ویلسۆن یا ئەگەڕێنەوە بۆ مافی دیاریکردنی چارەنووس لە یەکێتی سۆڤێت کە ئەو کاتە داهێنا ئەوە من دواتر باسی یەکەم کە لە کۆمەڵی ژکافش هەر لە بینی ئەو دوانە لە هاتوچۆیە بۆ ئەو بێژین مافی دیاریکردنی چارەنووسی ویلسۆنی و ئەوەی یەکێتی سۆڤێت باسێکی تری کە زۆر گرنگ بوو ئەوە بووە کە لەگەڵ پەیماننامە نێودەوڵەتیەکان کە بە شێوەی نهێنی و شاراوە ئیمزاکرابێتن دژایەتیە کرد ینی لەم دووڕوە بۆ کورد زۆر گرنگ بوو چوونەوە دژایەتیەک بوو لەگەڵ پەیماننامەی سایکس-پیکۆ ئیتر دوای ئەوە شەڕ کۆتایی هات لە 1990 وردە کۆنفرانسەکانی ئاشتی لە نێوان وڵاتان داڕژان دیارە ئیتر ئالمان شکستی خوارد و تریش مەجارستان کە شکستی خوارد دەبوایە لەگەڵ ئیمپراتۆری عوسمانیە دابش ببوایەن کۆمەڵە کۆنفرانسێک لە پاریس بەڕێوە چوون کە بەشێکیان تایبەت بە ئەو خاکە بوو کە ئیمپراتۆری عوسمانی داگیری کردبوو و دەبوایە گەلان وەکو ئەرمەنیەکان و عەرەبەکان و ئەمانە مافی دیاریکردنی چارەنووسیان پێ بدرایە کە یەکیشیان کورد بوو لەو ناوە شەریف پاشا بە شێوەیەکی زۆر چالاکانە لەوێ بەشداری کرد وەکو نوێنەری کورد نەخشە ڕێگای پێشکەش بە کۆنفرانسەکە کرد لەگەڵ کلێمانسۆ سەرۆکی کۆنفرانسەکە کۆبوونەوەی بوو و ئەمە دواتر لە ڕێکەوتنامەی سێڤەر کە باسیەکەم ڕەنگەداتۆ ینی ئەم هەوڵانەی شەریف پاشا لە 1990 سیستەمی دنیا کە دەبوایە تاین ببوایە پەیماننامەیەکی تر ئیمزاکرا کە گەورەترین پەیماننامەی دوای شەڕی جیهانی یەکەم بوو پەیماننامەی ڤێرسای لەگەڵ ئالمان بوو لەوێ ئالمان بە توندی سزا درا دەبوایێت کە بازرگانی هاوردەکردن و هەناردەکردنی بکەوتایەتە ژێر چاودێری وڵاتانی هاوپەیمان فەرانسە و بریتانیا دەبوایە خەلع سەلاح ببوایەت کەشتیە جەنگیەکانی دەبوایە بدرایە بە فەرانسە و بریتانیا هەندێک لە خاکەکەی درا بە چەکۆسلۆواکی و لەهستان و فەرانسە و دیارە لەو کاتە زۆر کە زۆشتاریان داوتیان کە ئەمە پەیماننامەی شەڕە لە ڕاستیە خەڵکی ئاڵمان هەست بە سوکایەتی و بە تەحقیرێکەن کە پێیان کراوە و ئەمە ئەبێتەوە بە هۆکاری شەڕ بەڵام فەرانسە زۆر پێداگر بوو لەسەر ئەوەی کە ئاڵمان سزا بدرێت لەوێ و تەنانەت لە 1925 لە لۆکارنۆ لە سوئیس کە قەرار بوو هەندێک لە فشارەکان لەسەر ئاڵمان لا ببرێن بەڵام سوودێکی وای نەبوو لەبەرەوەی کە خەڵکی ئاڵمان هەستیان بە سوکایەتی بە تەحقیر کردبوو و چون بەرەو هەڵبژاردننی هیتلەر و دواتر بەرەو شەڕی جیهانی دووەم کە ئەوەیش بەحسەکەم دوایی لە ساڵی 1920 ئەنجومەنی گەلان دامەزرا ئەنجومەنی گەلان بە پێی بەندی چواردەی پەیماننامەی ویلسۆن بوو دیارە ئەو کاتە بڕیار وا بوو کە ئەنجومەنی گەلان ڕێک هەمان ئەو کارە بکات کە ڕێکخراوی نەتەوە یەکگرتووەکان لە شەڕی جیهانی دووەمەوە تا ئێستا ئەیکات بڕیار بوو کە کێشە و شەڕ و ئاژاوی نێوە وڵاتان بە مکانیزمێکی ئاشتی خوازانە چارەسەر بکەن
بەڵام لەبەرەوەی کە لەو کاتە بە تایبەت ئەمریکا بۆ خۆی داینا و ویلسۆن جایزەی سڵحی نۆبەلی شێگرت لەبەرەوەی کە ئەم ئەنجومەنی گەلاندانرا خۆی کشاوە لەبەرەوەی کە کۆماری خوازەکان لەو کاتە سیاستێکی گۆشەگرانەیان بوو پێیان باش نەبوو کە ئەمریکا لە دنیاە دەخاڵەت بکات و سەرباری ئەوەی کە ئەنجومەنی گەلان زۆر کێشە و گرفتیشی لە هەموو قاڕەکانە چارەسەر کرد بەڵام لە دواییان نەیتوانی ڕێگری بکات لە شەڕی جیهانی دووەم بەڵام ئەوەی کە گرنگە لەوێ لێژنەیەک دیاریکرا بۆ ئەو نەتەوانەی کە هێشتا کاڵۆکرچن و توانای خۆبەڕێوەبەریان نییە دەبوایێت ئەو لێژنە تا ماوەیەک ئەو نەتەوانیە بخستایەتە ژێر سەرپەرستی خۆی کە دیارە بەشێکی لە سایکسپیکۆ کوردەکان بوون دوای دانانی ئەنجومەنی گەلان لە 1920 ڕێکەوتنامەی سایکسپیکۆش هەر لەو ساڵە کرا کە سایکسپیکۆ ببورن ڕێکەوتنامەی سیڤەر کە کورد زۆر پێی خۆشحاڵە دیارە کوردی ڕۆژهەڵاتی لەو کاتە شامل نەبوو یانی شامڵی ئەو ڕێکەوتنامە بەڵام هەر باش بوو لە دوای ئەوەی کە بێژین لە میرنشینەکان بەرەو ئەملاوە کورد هەر ژێردەستە بوو ئەگەر ڕێکەوتنامەی سیڤەر جێبەجێ ببوایە باش بوو بەپێی ئەم ڕێکەوتنامەی سیڤەرە بڕیار بوو بەشێک لە باکووری کوردستان سربەخۆیی ینی ڕفراندۆمی سربەخۆیی تێدا بکرێت لێژنەیەکیان دیاری کرد لە بریتانیا و فەڕەنسا و ئیتالیا و نوێنەرێک لە ئێران کە بۆ ئەوەی سنوورەکانی ئەو کوردستانە کە قەرارە دابنرێت لەگەڵی دیاری بکات دیارە لەوێ بڕیار دراکە دوای ساڵێک ئەگەر لێژنەکە سەرپەرستی کرد و خودی کوردەکان داوایان کرد و ئەگەر ئەنجومەنی گەلان بە شایانیان بزانێت کوردەکان بە شایانی سربەخۆییان پێ بدەن بەڵام کەماڵیستەکان و وڵاتانی زلهێز تەنانەت ئەوەیشیان بە کورد ڕەوا نەبینی کەوتنە مامەڵەکردن لەسەر مۆسڵ کەماڵیستەکان کەوتنە ئاژاوە گێڕان و کورد کوشتن و دروستکردنی خاینەکان لە ناوخۆ و کەماڵیستەکان سیڤەریان بە تەنافی داری ئیعدامی تورکیا ئەبینی بۆیە دواتر لە ڕێکەوتنامەی یا لە پەیماننامەی لۆزان لە 1923 ئیتر بەهۆی ئەو مامەڵانە کە کرابوو تەواوی ئاوات و ئارەزوەکانی کورد لە گۆڕنرا و ئەو بەندانەی کە لە سیڤەر تایبەت بە کورد بوو ئیتر هیچ گرنگیەکی پێ نەدرا لەوێ دیارە ئەم قۆناغە من تا 1925 ئەمە ناوێنم کە قۆناغی پەیماننامە نێودەوڵەتیەکان و دیاریکردنی سنوورەکان تا ئێرە سنوورەکانی وڵاتانی داگیرکرد چەسپان و کوردستانی تر دابش بوو و لە ڕێکەوتنامەی لۆزان بە جۆرێکە جێبەجێکردنی ڕێکەوتنامەی سایکسپیکۆ بوو بەڵام بە شێوازێکی تر لەبەرەوەی کە ڕووسیە کشا بووە لەو کاتە ئەوەش بڵم کە هەندێک شۆڕش و ڕاپەڕین وانە بوو کە هەر بە ئاسانی ئەو وڵاتە زلهێزانە بێن و بەو شێوە بە ئاسانی کوردستان داگیر بکەن هەر لە دەی زیالێ هەتا خانەقین و ئامێد و دیاربەکر و ئەمانە ڕاپەڕین بوو ڕاپەڕینەکەی شێخ مەحموود کە تا 1924 هەر کیانێکی لە سلێمانی هەبوو و ڕووخا وە بە تایبەتی تر شۆڕشی سربەخۆیی خوازی سمکۆی شکاک لە ڕۆژهەڵاتی کوردستان بوو کە تا ساڵی 1921 و 22 بەشێکی زۆری لە خاکی ڕۆژهەڵاتی کوردستانیش ئازاد کرد بەڵام و بەهۆی ئەوەی کە بەگشتی تا ئەو قۆناغە لەبەر بەرژەوەندی خوازی وڵاتانی زلهێز و لەبەر توندوتیژی وڵاتانی داگیرکەر و بەهۆی کێشە و گرفتی ناوخۆیی کە لە نێو کوردستان هەبوو و شەریف پاشاکان هەوڵەکانیان بەخاتر خیانەتەکانی حسێن خێریەکان لە بارچوو تا ئەو کاتە ئیتر سنوورەکانی وڵاتانی دەستکرد چەسپا لە 1925 بەرەو ئەولاوە قۆناغی گرێبەستە ئیقلیمیەکان بوو
وە کۆمەڵکوشکردنی خەڵک لە ناوخۆ لە 1924 و 25 ڕەزا مێرپەنج کە بەڕەسمی بوو بە شای ئێران و لەوە بە دوا سیاسەتە دژەگەریەکانی و دژە کوردیەکانی دەستی پێکرد لە مۆسڵ بەڕەسمی بوو بە بەشێک لە عێراق و لە باکووری کوردستان بزوتنەوەی شێخ سەعید دەستی پێکرد و هەر ئەو ساڵە سەرکوتکەرە دیارە من باسی بزوتنەوەکانەکەم ئیتر ناچمە وردەکاریەکانیان کە چۆن سەرکوتکران و وردەکاریەکانیان بۆ خۆتان باشترە زانن لە بزوتنەوەی شێخ سەعید وڵاتانی فەرانسە و یەکێتی سۆڤیەت هاوکاری کەمالیستەکانیانە کرد دیارە لەبەرەوەی کە ئەوانە وڵاتانێکی بەرژەوەندی خواز بوون و کۆمۆنیستەکان گەرەکیان نەبوو کە کەمالیستەکان بچنە ئوردوگای سەرمایەداری و بریتانیا و با بڵێن فەرانسەیش پێیان باش نەبوو کە کەمالیستەکان بڕۆنە ئوردوگای یەکێتی سۆڤیەت و لەبەر ئەوە زۆرێک لە 1921 بەدواوە زۆرێک ڕێکەوتنامەیان لەگەڵ ئیمزا کردبوو کە زۆربەیشیان دژ بە کورد بوو. لە 1926 پەیمان ڕێکەوتنێک لە نێوان ئینگلیس و تورکیە و عێراق کرا کە ئەویش یەکێک لە بەندەبەکانی هەر دژایەتی بزوتنەوەی کورد بوو لە هەر شوێنێکە سەر هەڵبدات. هەر لەو ساڵە ڕێکەوتنێک لە نێوان تورکیە و ئێران کرا بۆ لێدان لە هەر جۆرە بزوتنەوەیەکی کوردی کە لە سنوورەکانە ڕێک بکەوێت و ئیتر بەم شێوە سیاسەتی چەوساندنەوەی کورد بەردەوام بوو. لە 1930 ڕێکەوتنێکی تر لە نێوان عێراق و بریتانیا کرا سەبارەت بەوەی کە عێراق ئەرکی لێدان لە بزوتنەوە کوردیەکان بگرێتە ئەستۆ و هەر لەو ساڵە لە سلێمانی ڕاپەڕینێک بە دروشمی دژە ئستعماری ڕاپەڕینێک بابێژین دەستی پێکرد کە بریتانیا هێزەکانی ناردە ئەوێ و ژمارەیەکی شەهید کرد و ڕاپەڕینەکەی سەرکوت کرد و دواتریش هەر بەپێی ئەو ڕێکەوتنە لە ڕاپەڕینەکانی بارزانیەکانە یارمەتی عێراقیدا. هەر لە ساڵی 1930 شۆڕشی ئارارات لەوێ بەرپابوو سەرباری ئەوەی کە کەمالیستەکان زۆر جار هەوڵیاندا کە کوردەکان بشکێنن بەڵام نەیانەتوانی دوای ئەویش ڕێکەوتنێک لەگەڵ ڕەزاشا لە ئێران کرا و هێزەکانیان لە ناوی خاکی ئێران و یا ڕۆژەڵات و هاتن و بێژین هێزە کوردیەکانیان دەورداوە و شۆڕشی ئاراراتیشیان سەرکوت کرد و بەو شێوە دەستیان کردە کۆمەڵکوژی. لە ساڵی 1932 کە عێراقیش بووە دەوڵەتێک و بووە ئەندامی ئەنجومەنی گەلان بەڕەسمی ئەمە وەزعیەتی ناوچە بوو لە ئاستی دنیایشا کەمکەم کێبڕکەی نێوان وڵاتانی زلهێز دەستی پێکرد. لە 1931 ژاپۆن هێرشی کردە سەر چین و ناوچەی منچۆری داگیر کرد و دەوڵەتێکی لەوێدانا و لە ئەنجومەنی گەلان هاتە دەر و زەربەیەکی قورس درا لە ئەنجومەنی گەلان لەوە بەدووە. لە ساڵی 1933 هیتلەر هاتە سەرکار لە ساڵی 1934 بوو بە پێشەوە لە ئاڵمان ئیتر کەمکەم بەندەکانی ڕێکەوتنامەی ڤێرسای پێشێ دەکرد بەرەو بەهێزبوو نەچوو خۆی چەکدارە کردو و وردە لە ئەنجومەنی گەلانی ژاتە دەر و لە بیری داگیرکردنی خاکا بوو دووبارە. لە ساڵی 1934 ئیتالیا هێرشی کردە سەر حەبەشە کە ئەنجومەنی گەلان دیسان نەیتوانی ڕێگری لێ بکات و یەکێتی سۆڤیەتیش کە ئیتر لە شەڕە ناوخۆیەکان ڕزگاری بوو و وردە خۆی بە بەهێزەزانی ئەویش لە بیری داگیرکردنی خاکا بوو. ئەمە مەبەستمەوەیە کە لە ئاستی جەهانیشا ئەو گۆڕانکاریانە لە ئارایە بوو. لە 1934 ڕەزا شا سەفەرێک دەکات بۆ تورکیا لە دوای ئەوە ڕێکەوتنێک دیسان لە دژی بزوتنەوەی کوردی ئەنجامە ڕێکەوتنێک دەکرێت لە نێوانیان و ئەکەوێتە ژێر کاریگەری ئەو مۆدرنیزاسیۆنە یا ئەو فاشیزمەی کە دژ بە گەلانیشە لە تورکیا و کاتێک کە چێتەوە ئەو سیاسەتی
با بڵێن فاشیستیەکانی زۆر تونترە بنەوە تەنانەت باسی کەشفی حەجابی شەر ئەو کاتە هات گۆڕینی ناوی ئەو جغرافیا بۆ ناوی ئێران دوای ئەوە هات کە پێشتر بە ناوی خانەکانەوە بوو و باسی تەنانەت جلوبەرگی فەرەنگی کە پێشتر کڵاوی فەرەنگی بوو ئەو سەفەرە زۆر کاریگەری لەسەر کرد و لە ڕۆژهەڵاتیشە بەپێی ئەوە سەرکوتی بێژین هێزە ئەمنیەکان زیاترە بوو. لە 1937 ڕێکەوتنامەیەکی تر بە ناوی سەعداباد کرا لە نێوان ئەفغانستان و تورکیە و ئێران و عێراق کە دیارە ئەمە بەرەی ڕۆژاوا بوون لەو کاتا بەڵام بەندی هەفتی ئەو ڕێکەوتنامە دژ بە نەتەوەی کورد بوو دژ بە بزوتنەوەی کورد بوو لەو کاتۆ ڕێگەدرا کە بڕۆنە ناوی خاکی یەکتری ئەو وڵاتانە بۆ لێدان لە بزوتنەوەکان کە ئێستاش دیارە لە زۆر کاتکاری پێکرێت و بڕیاریاندا کە هیچ کام لەو دەوڵەتانە ئیجازە نەدەن کە بزوتنەوەیەک لە دژی دراوسەکانیان بەرپا بێت. هەر لەو کاتا لە تورکیە شۆڕشی شێخ ڕەزای دەرسیمی بەرپا بوو کە دیارە دوای ئەوەی کە مستەفا کەماڵ لەگەڵ ئێران و عێراق هەماهەنگی کرد کەوتە کۆمەڵکوژی نەتەوەی کورد و لەوێ ئیتر ئەزانی نزیکە 35,000 نەفەر لەوێ کوژران لە نەتەوەی کورد و خەڵکیانە خستە ناو گوێن و بە زیندوییان خستە ناو دەریاکان ژن و مناڵەکان کە ئەچوونە ناوی ئەشکەوتەکان خۆیان پەنا بدەن لەوێ ئاوریانە کردو یا گازیان تێخست کە خەفەیانەکردن تا ئیتر دوای ئەوە هەتا 1943 کە شۆڕشی بارزانیەکان دەست پێکات شۆڕشێکی ئەوتۆ لە باکوور و لە باشووری کوردستانیش و بەتەبەر لە ڕۆژهەڵاتی کوردستانیش ڕووی نەدا ینی ئەو سیاسەتی سەرکوتکردن و کۆمەڵکوژیە لەو قۆناغا زۆر بە توندی ئەچووە پێشەوە. لە ساڵی 1938 هیتلر هێرشی کردە سەر ناحیەی سووددلەندی چکۆسلۆواکی و داگیری کرد و لەو کاتە بریتانیا و فەڕەنسا گرنگیەکیان پێ نەدا و ئێستش یەکێ لەو هۆکارانە کە ئەڵەن بووە هۆکاری شەڕی جەهانی دووەم هەر ئەوە بوو بۆیە ئێستا لەسەر ئۆکراین زۆر حەساسن یعنی ئەو ئەزمونە مێژوویانە هەیە دەڵێن دەبێ هەر پۆتین لەو قۆناغا ڕایوەستێنین. ئەوە یەکەم هێرشی هیتلر بوو کە بۆ دەستپێکردنی شەڕ لە ساڵی 1938 هێرشی کردە لە ساڵی 1938 ئۆتریشی گرت دیارە ئەوە بە داگیری کرد و دواتر بە ڕەفراندۆمێک کردی بە بەشێک لە خۆی و لە 1939 هێرشی کردە سەر لە هەستان و لەوێ شەڕی جەهانی دووەم دەستی پێکرد. دیارە بەرەکانی شەڕی جەهانی دووەم فەرەنسا و بریتانیا وەکو هاوپەیمانان بوون ئیتالیا و ژاپۆن و ئاڵمان بەرەی ناوەند یا بەرەی فاشیستی بوون لەبەرەوەی ئیتالیا و ژاپۆن پێیان وا بوو کە لە دەستکەوتەکانی شەڕی جەهانی یەکەم شتێکیان دەست نەکەوتووە و بۆیە چوو بوونە بەرەی فاشیستەکان. ویلایەتە یەکگرتووەکانی ئامریکا کە بێلایەن بوو تا دواتر لە 1940 گێتە شەڕەکەەوە و یەکێتی سۆڤیەتیش دیسان پێی وا بوو کە ئەوە شەڕی دنیای سەرمایەداریە و بۆ خۆی دەستێوەردانێکی لە هاتە ناو شەڕەکەەوە تا 1940 دیارە ستالین لەگەڵ هیتلر پەیمانێکی عەدەم تەعەڕوزیشی بەست لەو کاتە و شەڕی جەهانی دووەم بەم شێوە دەستی پێکرد. تا ئێرە قۆناغی کۆمەڵکوژی نەتەوەی کوردیش تەواو ببوو لە قۆناغی سەوەم کە لە 1940 دەست پێەکە من بەحسیەکەم دیارە لە ماوەی ئەو 20 ساڵان لە ڕۆژهەڵاتی کوردستان وەگوتم ڕەزا شا کە پێشتر بە کودەتایەک لایەن ئینگلیسیەکان و هاتبووە سەرکار
لە سیەکانە بەرەو سیاسەتی بەرەو هیتلر چوو و بازرگانیەکی زۆری لەگەڵ هیتلر دەست پێ کرد بە شێوازێکە لە 1940 یەکەم شەریکی بێژین دەرەکی ڕەزاشا ئاڵمان بوو. لەوێ هەندێک ڕۆشنبیری ژەبوون کە لەژێر کاریگەری ئەو تێزی ئاریاییە لە ئاڵمان بۆ هەردوو نەتەوەی ئێران و ئاڵمان کاریانە کرد و ئەمەش کاریگەریەکی زۆری دانابوو لەسەر داسەپاندنی زمانی فارسی ومانە لە ڕۆژهەڵاتی کوردستانە. لە ناو خۆشکە ڕەزاشا هەر لە ئەوەڵۆ کەوتە سەرکوتکردنی گەلان میرزا بچکۆلی شەهید کرد، با بڵێن شێخ خەزعەلی لە خوزستان کوشت و سمکۆی شکاکی شەهید کرد و لە ڕووی ئابووریۆ ڕۆژهەڵاتی کوردستان لە دۆخێکی زۆر خراپا بوو، لە ڕووی بابێژین سیاسەتی فاشیستیانەوە زمانی فارسییان داسەپاندەبوو، لیباسیان مەمنوع کردهبوو و زمانی کوردی قەدەغەکرابوو. هیچ جۆرە ئازادیەک و بەسەرچاو دیارە هیچ جۆرە ئازادیەک نەبوو لەوێ. من ئەو باسی کە ڕۆژهەڵاتی کوردستان کە لە وەزعیەتێکی دیکتاتۆریە بوو و ڕەزاشا کارەساتێکی زۆر خراپ بوو بۆ ڕۆژهەڵاتی کوردستان، ئەوەی وردەکاریەکانی ناڵم، بەڵام هاوکات لە ڕۆژهەڵاتی کوردستانە هەندێک با بڵێن کاری نەتەوەییە کرا بە شێوەی نهێنی یا ئەوەی کە بە شێوەی یارمەتیدانی پارچەکانی تری کوردستان ئەگەر شۆڕشەکانیان ئەشکا کە هاتنە ڕۆژهەڵاتی کوردستان لەبێ یارمەتیان نەدا، تەنانەت دەوترێت کە قازی محەممەد کۆمەڵێکی پێگەنابوو بۆ ئەوەی کە یارمەتی شۆڕشی ئارارات بدات و کاتە و ئەنجومەنێکی ئازادی خوازیش لە ڕۆژهەڵاتی کوردستان لە مەهاباد لە ساڵی 1938 بەرەو ئەولاوە دانرابوو و ژمارەیەک لە ئەدیبان و نووسەران وانە پەرەیان بە بیری نەتەوەیی هەرەدا لە ناوی ڕۆژهەڵاتی کوردستانە سەرباری ئەو سەرکوتەی کە بابێژین فاشیزمی فارس یا ڕەزاخانەی کرد و ئیتر کوردەکان بە شوێن پەنجەرەیەکۆ بوون و بە شوێن دەلاقەیەکۆ بوون کە بتوانن لەو وەزعیەتە ڕزگاریان بێت. ئەم وەزعیەتەکەی ئەم دەلاقە لە ساڵی 1940 بۆ کوردەکان کراوە. ژاپۆن هێرشی کردە سەر پرل هاربر و ژمارەیەک لە هێزەکانی ئەمریکای کوشت و ئەمریکا هاتە ناو شەڕەکەوە چووە بەرەی بریتانیا. لەو لایشۆ هیتلر کە ساڵی پێشوو پاریسی داگیر کردبوو هێرشی کردە سەر یەکێتی سۆڤیەت و بەو شێوە ئەو دوو هاوپەیمانە